بینیمیت کە هاتی تەژوورەوانێ بەلوعەیەک بەردرابوو ئاوە تۆ سەر باخەکە بینیمیت گرتەوە سەبەب قوربانجانەوە باوکم لە هەر لە بیدایەت و ئاوا فێری کردوین زیادە ڕۆی نەکەیت ئیتر لەبەرەوە بەڵاکم گرتەوانێ یعنی ئەمە تربێتی باوکتە بەڵێ هەزار ڕەحمە لەو قەبرەی باوکێ چی بۆ قوربان تۆش نەخۆشی ئەوە پێم خۆش بوو ئەها بازەرتە کە پێم خۆشە بێ ئیندیماجەکەم لە ڕاستەبی بەس قوربانجان عەفوکەم باوکم نەمردووە دووە یعنی باوکە ماوە بەڵێ لە گیانە ماوە واللهی من زۆر خۆشحاڵم کەوا تربێتێکی ئاوا جوانی تۆی ئاوە دەستکەین بە تەجروبەکانمان زۆر باشە گریمان دوێنێ ئێوارەکەی تۆ برنج و تاسکەبابی خواردووە بەس عەفوکە قوربانجان وەڵای من 6 دانیژە مانگیشە بێت تاسکەبابم نەخواردەوە بەخوار بنجی سوور و نۆکا و شۆر بە مامەوەکە دایک باشە ڕۆحەکە منەڵم گریمان فەرەزن ئەخە قوربان من نامەیە درۆکە لەگەڵتان باوکم وا فێر نەکردم درۆ باشە چاوەکەم شێتم مەکە گریمان تۆ برنج و تاسکەبابی خواردووە دوێنێ ئێوارە باشە قوربانجان فەرموو ئەگەر تۆزێک مایەوانێ بۆ سبەینی نیۆڕۆ گەرمیەکەی تۆ کە برسی بوو نەوەڵە دەرنەچویت ئەخە بۆ قوربانجان ئەخەتە تۆ ژۆر یەک حاڵەت هەیە لێرەیە ئادەی بێ ئەو کەسە بۆ ئەو ژەمە چەند کەس نەبێ ئەوە دروست کرێت ئەو نە بخورێتە بۆ بمێنێتەوە خەسار بێت ئەوەیە مۆزوعەکە وەڵاهی ئەشەم بیللا جوابێک بوو یعنی پڕ بە دڵی من بوو زۆرم پێ خۆش زۆر مەمنونم نم بەڵێ ئەی ئافەرم ئەوەم زۆر پێ خۆش بوو باشە یەک پرسیاری تر فەرەزنا مەسەلەن تۆ ژنە هەیە قوربان عەفو من ژنم نییە کور بە قوربان ئەڵێن فەرەزن ئەخە قوربانجان من ژنم نییە چاوەکەم ئەڵێن لەو فەرەزنا ئەخە قوربانجان من ژنم نییە بە قوربانی چاوم ئەرێ کاکە تۆ بۆ شێت مەکەی ئەرێ تۆ بۆ هار مەکەی بە قوربان دەماشە دەرێنی دەمانچی پانتۆڵەکەمە زووش لە بێت و ماڵە بە قڕ نەگیری هەرچی هەڵاسی وازێن دەمان چەند پێەیە کاکە فەرەزنە بۆ شێت مەکەی ئەخە زاین بۆچی قوربانجان بە قورعام لە باوکمەوە سێرەکەم خۆ ئاگای لێ زوخای کردم و ماڵە خەزوریانی ئەو وەزعی دایکم نەبوو ئێتمیش باوکم وتی باشە ڕۆحەکە منەڵم ئەگەر تۆ ژنە هەبوو گریمان بەڵێ لە کۆمپانیایەکیش دەوام دەکرد مۆزەف بوویت تەلەفۆنیان بۆ کردی وتی خێرا بگەرە ماڵەوە ژنەکە و نەخۆشە ئەچی بۆ لای ژنەکە و یا کۆمپانیاکە بەجێڵی کامیان کۆمپانیاکە بەجێڵیت وەڵی قوربان ڕاستیتەوێ وەڵایشمە بۆ لای خێزانەکەم دەرنەچویت بۆ قوربانجان خەتا زانی ئەی مۆزەفی من بی هەزار جوو شەکت هێڵێم و دەجارێ غایبەیەم ئەخە دەزانی بۆ قوربانجان کاکەجان لە ئاخری ژیانە هەر ژن فریاتەکە هەر ژن بۆ دەسوو تێ یعنی تۆ ئەمەنە ژنە لا مەطلەبە ئەی بەتەشید ئەمەنە ژن گەورەیە لای تۆ بەڵێ زۆر گەورەسە تۆ بۆ تێناگەی تێ وەڵڵاهی ئافەرم دەی مادەم وای پیرۆزە تاوا قوربانجان چ بەشە دانرام گورە بەشێکی قسمیی ژمێریایەتی و کۆمپانیایەتی زۆر لەوانە مهمترە ئەیشی قوربانی پێم بڵێ وەڵڵاهی وەی ڕاستی بێ حەزەکەم ببی بە زاوای من و کچەکەی خۆمە پێشکەشکەم قوربان توخوا یەکجایتر ئەیلی تۆ بۆ وتم من معجبی تۆم و معجبی ئەخلاقتم حەزەکەم کچەکەی خۆمە پێشکەشکەم و ببی بە زاوای من ئەخ کاک بڕاجان بە قوربانە بوو بە ساکرە چوانە بوو تۆ کابراایشی دەوڵەمە نیۆم شاری توێ وەڵای من بەس لە فەیسبووکا تۆ بینیوە کوڕێکی فەقیریۆک من وەڵای ئەو باوکم 6 دانەمان کرد خانوونیایەوە وەڵای نە خانومانێ وەڵای قەرزاری بە قورعان کچی تۆ لەکوێ بە من مەخێوە گرێ ڕۆحەکەم من ئەخلاقی تۆم بەدڵە زانست و بیکردنەوەی تۆم بەدڵە کەوا ئەزانم ئافرەتە لا گەورەیە حەزەکەم بی بە زاوای من کەی مشکلەی خانوویەکە بۆ ئەکڕم کاکە ئەی باشە قوربانجەوە خانوو بۆ من کڕی ئەی دایک و باوکم وەڵای منۆ ژنەی من گوناحە بە قورعان بەزین بیایەوە چۆنێ خەمە سەر ماڵ خانوویەکیش بۆ ماڵی باوکە دەکڕمەوە دوو خانوو خانوویەکیش بۆ دایک و باوکمە کردی بەڵێ خانوویەکیش بۆ من بۆ معلوماتیش لێرەشە لەم کۆمپانیای ئەو کەم بە مدیری حسابات بە مەبلەغێکی زۆر چەندە موچەکەشم 5 ملیۆن باشە 5 ملیۆن بەڵێ دوو خانوو کچەی خۆشی بەڵێ کاکە بۆ زیاکەم بەد من کوژە نانە قوربانجان توای دەقەوانە لابی قوربان نەخەوی ناخۆم دوو خۆی دەقە قوربانجان ئەڵێم کچەکەی خۆدەی بە من بەڵێ خانوویەکیش بۆ خۆم بۆ ماڵی باوکیشم لێرەش مدیری حساباتم بەڵێ 5 ملیۆنیشم هەیە بەڵێ توای دەقە قوربانجان جەڵدە من ئێستا ئیشم بە توێ لە شوێی دەوەرە وەرە کاکە باوکەڕەوە کاکە هەمە فریاکەوە نازانم
بولا چی بۆ وتم پیرۆزە چی بوو کاکە چیوە کاکە برا کاکە کاکە بە قوربان تۆزێ خگرێتە هەبێ خۆ من چی بووە ئەمە بۆ فرۆ دەستەرە مێزە والله ئەو تۆ نایزانین خۆمان نەیزانین ئەمە ئەو نەبوو کە سمێ زۆرتر و لە قژی بابا ئەو تابیعەکەی قەینا دەبا تۆ واز لەوە بێنە قوربان جان ئەڵێم والله آخر معقول نییە تۆ خانوویەک و بۆ ماڵی باوکم و بۆ خۆم و 5 ملیۆنیش کۆرە بابا من ملیۆنێرم تۆ قەچێ بەسەرەوە من مهمەوەیە ڕەفتار و ئەتواری تۆم بەدڵە یعنی 5 ملیۆنیش میتە کاکە 3 ملیۆن دێت بەش بە بولێرەوە باش حەکەم دە اینجا ئەسە تەلەفۆنێک بە باوکە بکە بڵێ باوکە ئەوە کاکە مرادم خانوویەکیشی وەیەوە کردو بۆ خۆشم ڕاستەکە دەڕاستەکە بە قسەی پێدەی والله قوربان جان من نایکەم نایکەی ناوەڵە بابا یکەم دە تۆ دەماچێ لا بە ماڵ بابا دەماچێکی ئەم پانتۆڵ نەعلەتی شلە بێتەوە خەریکە شێت مەکە ڕۆحەکەم بۆی بکە مژدەیەکە بە باوکتی بەرێ خزانانی چی قوربان جان زەین بۆچی بۆی ناکەم والله باوکم تازە سێ دانەجا جەڵدەلیەوە ناوێرم باشە یەکشتم بۆ بکە عادی تۆ بەس تەلەفۆنی بۆ بکە بڵێ وەرە بۆ کۆمپانیاکەی مراد من خۆم لێرە بە ئوستوبی خۆم تێگەێنم بە شوێنەی ڕاستە بۆ ئوسولبەی خۆ جات خوا ئوسول بێت ئەوە بۆسەی من بوو تۆ بەس بانگێکە خۆم تێگەێنم خۆم تێگەێنم چی بکە والله باوکشم گوناحە بە قورئان کە ناسە هەتا ئەو سەر باگات ئەو سەر پیسە بێت بە قوربانە بوویش نەجاتی بەس بگاتە ئێرە بڵێ باوکە وەرە بۆ کۆمپانیاکەی مراد پێڵم بێت